شکستی قومی، شکستی اقلیمی، شکستی ئیداری، شکستی قیەمی. شکستی قیەمی ئەمانە خۆیان وردە وردە قیەمیان داڕمان. قیەم بریتە لە دابوونەریت، لە خێزان، لە بنەماکانی ڕەوشت کەوابوو سەرخان و ژێرخانیان بەتەواوی ڕماند. سیاست، دەستور، اقتصاد، لایەنی سەحە، پیشەسازی، زراعە، یعنی تەسەورکەن ئێمە تەماتەی وڵاتی خۆمان کە پێ ئەگەیشت ڕێگایانەدا ئێران پەتاتە بێنێ یا تەماتە بێنێ ئێران بۆی منافەسەی تەماتەکەی کوردستان بکە. کابرای جوتیاری خۆمان دوای ئەو هەموو ماندووبوونە حاصڵاتی خۆی فڕێدا لەبەرەوە هی ئەو زووتر پێگەیشت و هەرزانتری شێفرشت. تەسەورکەن ئێستا ئێمە لە نەرویجین کە پەتاتەی نەرویج پێگا ناهێڵن پەتاتەی هیچ وڵاتێکی تر بێتە ئێرە ئیلا 3 بەرابەر زەریبەیە خەنە سەر بۆی پەتاتی خۆیان بفرۆشت. هەر شتێکی خۆیانە وڵاتە کەم ئینتاجەکە لە زەراعەتە، بەڵام هەر شتێکی خۆیان ئینتاج بکەن زەریبەکەکەن بە 3 بەرابەر لەسەر هی تورکیا و ئیسپانی و یۆنانی و ئیسرائیلی وانەی کە دێتە وڵاتەکەەوە. وڵاتی خۆی پارێزە، ئینتاجی وڵاتی خۆی پارێزە. ئێوە سەیری کەن بزانن کوردستان چۆن بوو بە باخی بێپەرژین. دەرمان ئەکسپایرە. مریشک لە هەندستانەوە هات بۆ گەنیە هات. گۆشت نازانی لە چۆ ئەهێنرا نائەکوڵە. گۆشتی کەرە، گۆشتی ئێسترە، گۆشتی بەرازە، گۆشتی چی. هەمووشیان مافیای بربڕێ. هەر وەزارەتێک کۆمەڵێک مافیا حسەیان تیا هەبوو. هەر کەسە شتێکی لە خاریجەوە هێنا وەڵاوە لە 3 بۆ کاک فازڵ میرانی و لە 4 بۆ کچەکەی فواد مەعسووم و لە 2 بۆ مەلا بەختیار و لە 5 بۆ بافێڵ و ئیتر کابرا هەر ئەبووە تیجارەت کا بۆ ئەوان وەکو دەرەبەگایەتی ئەوان دانیشتون قاچیان لەسەر قاچی یەکداناوە و بە سیستمێکی سەرمایەداری تێر نەبوو کۆمەڵێک مافیا ئەم وڵاتەیە بربڕێەوە. ئەمانە شکستێکی گەورەیان هێنا لە ئیدارەی دەوڵەت لە ئاڕاستەکردنی کۆمەڵگەکە.